بینەرانی خۆشەویست سڵاو ئەم جارەش هاتینەوە خزمەتتان تا لە دووتوێی بەرنمەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ لاپەڕەیەکی تر لە ئەلبومە دەوڵەمەندەکەی شار هەڵبینەوە بچینەوە دنیا جوانەکەی دوێنێ بیکەینە پند و عیبرەت بۆ ئەم سەردەمی لە یەکترازان و نەمانی بەها جوانەکانی کە هەمومان ئاهێشی پڕ حەسرەت بۆ نەمانی هەڵەکێشین. ئەم بەرنمەیە لە ڕێ میوانێکەوە تەرخانەکەین بۆ بنەماڵی قەفتانەکانی سلێمانی مێژویان و کار و پیشەیان بۆیە میوانداری خاتوونێکمان کردووە کە ساڵانێکی زۆر مامۆستا و بەڕێوەبەرێکی سەرکەوتوو بۆ هەرچەندە لەلایەن ڕژێمی پێشوە زۆر لەمپەری بۆ دانراوە بەڵام ئەم بە سەرکەوتوانە بەرپەرچی هەموو خەونە نەگریسەکانی داونەتەوە و توانیوێتی خۆی و دەستەی مامۆستایان و کچە خوێندکارەکانی ڕووسورانە لە جێژاو دەربکات. میوانی ئەم بەرنمەیەمان لە ڕۆژی 27 ساڵی 1938 لەگەڕێکی گۆژەی شاری سلێمانی لە شوێنی بازاری ئۆرزیباک لەدایک بووە و کچی نووسەر و مێژونووسی کورد ساڵح قەفتان و دایکیشی سەبریەخانی ڕەفعەت مەحموواغای ڕاندوزا. ساڵی 1945 لە خوێندنگەی سەدیقە دەچێتە بەرخێندن و لە ئامادەی سلێمانی کچانیش ساڵی 56-57 قۆناغی ئامادەی تەواوکە و پاشان لە ساڵی 1961 کۆلێژی پەروەردە بەشی جوگرافیا لە زانکۆی بەغدا تەواوکە. هەلو ساڵەشە لە ئامادەی سلێمانی کچان دەبێتە مامۆستا و ساڵی 74ش دەبێتە بەڕێوەبەری هەمان ئامادەی. ساڵی 1995 دەبێتە سەرپەرشتیاری ئیداری لە پەروەردەی سلێمانی. لە ساڵی 1998 بۆتە ڕاوێژکاری پەروەردەیی لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و دوای ئەزمونێکی بێوێنە لە بواری پەروەردا لە ساڵی 2003دا خانە نشین دەکرێت. لە ساڵی 1970 لەگەڵ بەڕێز محەممەد فازیل عومەر فەتاح هاوسەرگیری کردووە. لە میانەی بەڕێوەبردنی ئامادەی سلێمانی کچاندا شانازی بۆەوەکە کە تیپی مۆزیکی کچانی بە هاوکاری مامۆستایانی ئامادەیەکە دروست کردووە کە لەسەر ئاسی عێراق پێشتر لەو جۆرە تیپە لە ناو خوێندنگاکاندا نەبووە. جوانترین باخچەی خوێندنگەش هەل لە سەردەستی ئیداری ئەمدا هەبووە. ئەمە بێژگە لە گۆڕانکاری لە بواری وەرزشی لەبەر ئەوەی خۆی مامۆستایەکی باڵوێز بووە دووجار لە بەڕێوەبەرێتی لابراوە کچە خوێندکارەکانیشی بە شۆڕژێڕی گۆش کردووە. دەڵێ شانازی بە کارەکان بۆ دەکەم ئەگەر ئەم جارە تەمەن بگەڕێتەوە باشتر خزمەت بە گەل و نیشتیمان بە تایبەتی بواری پەروەردە دەکەمەوە. ئێستا ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی کوردستانە بۆ هاریکاری نەخۆشی شێرپەنجە و ئەم میوانە ماندوونە ناسا مامۆستا گوزیدە ساڵح عەبدوڕەحمان قەفتانە و بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بەخێراتنە دەکەین. مامۆستا ساڵانێکی دوور و درێژ لە بواری پەروەردەیە واکچی مێژوونووسێکی گەورەی قەفتانی ئەتوانی پێمان بڵێ قەفتانیانی چی؟ بەڵێ وەڵام کاکاسە زۆر جار باسم کردووە ئێمە وەک بنەماڵی قەفتان ئەم نازناوە نازانین چۆن هاتووە یعنی وەکو ئەڵێن چەند بیرۆکەیەک هەیە کە ئەڵێن یەکێک لە بیرۆکەکان ئەڵێ باپیرە گەورم تر ئەحمە قەفتان چی بێ مەحموود قەفتان چی بێ لە دیوەخانەکەیان لە قەڵات چوالان کە دانیشتووە ئەم قەفتانی یاوە بەسەر شانیە شاڵە شاڵ نییە هینە وەکو پۆشاکێک عەبایە خۆی بەڵام عەرەبیە یاوێتی بەسەر شانیە درێژە عەباکە یاوێتی ترکە ناسراوە بە مەحمووی قەفتانچیان ئەحمەی قەفتانچی لەو سەردەمە. هینێکی تر بیرۆکەیەکی ترەڵێن گوای هەر باپیرە گەورەم وەختی خۆی لەوانەیە کەڵێن قەفتانچی یعنی پیشەکەی قەفتان بووە قەفتانی درووە. بەڵێ بیرۆکەیەکی شەڵێن وایە باپیرە گەورەم تاجر بووە یعنی تجارەتی بەم پۆشاکەوە کردەوە و ئەو سەردەمە قەڵاچوالان زۆر ساردووە هێناوێتی ئەو لەو ناوچەیە بەکاریان هێناوە یاوێنێتە بەسەر شانیانە و بەکاریان هێناوە لە بەریان کردو. سەرگوزیدە قەفتان کام بیرۆکەیان بەڕاستی دەزانێت؟ من واتە سەورەکەم ئەم قەفتان خۆی وشەیەکی عەرەبیە ینی لە هینەوە هاتووە من واتە سەورەکەم پیشە بێت قەفتان چی؟ قەفتان چی؟ لە پێشا قەفتان چی وە؟ بەڵێ بەڵێ
ئێمە کاڵمان گرتو کردوانە بە قەفتان بەڵام کە باپیرم باپی ینی باوکی ساڵح قەفتان پیامتە عەبدوڕەحمان قەفتان چی قەفتان چی هەرچەنە خۆی پیشەکەی مادام وشەی چی پێوەیە کەواتە پیشە بوو بەڵێ پیشە بۆ بەڵام خۆی پیشەکەی نەکردووە خۆی قافڵەی هەبوو لە بینی بەغا و لە بینی سلێمانیا و ئەچوو بۆ ئێران بازرگانی کردووە بەڵام ئیتر نازانم منەڵم کە قەفتان چی زیاتر کە بازرگانی پێوە بەڵێ طبعا بنەماڵەیە لە سەرتاوە لە پێش دامەزاندن و بنیادنانی سلێمانی لە قەڵاچوالانەوە هاتوون یەکێک بوون لەو پیشەوەرانە و یەکێک بوون لە وجەهای سەردەمی بنەماڵی بابانی باشە کەواتە ئێمە ئەمانەوێ یەکەم وێنە لە وێنەیەکەوە دەست پێ بکەین کە وێنەی باوکتە اینجا ئەم وێنەیە وێنەی باوکتە ساڵح قەفتان ساڵح قەفتان وەکو جەنابە بزانی ساڵی چەند لەدایک بووە لە ساڵی 1970 چی تەواو کردووە خۆی باپیرم ئەو ڕەحمانی قەفتان چی کە ئەمی ناردووە بۆ ئەستەمبول لەوێ خوێنێتی چی خوێندووە زابتی ینی کۆلێژی سەربازی لە ئەستەمبول خوێن و دەرچۆ بۆ بە زابت بۆ بە زابت لە دەوڵەتی عوسمانی ئیتر ئەو زۆر هینی ڕۆحی کوردایەتی هەبووە نەیتوانیەوە لەوێ بمێنێتوانێ هاتەوە بۆ سلێمانی بۆ کوردستان لە سلێمانی بوو بە خۆشی حەزی لە هین کردووە لە پەروەردە و لە مامۆستایەتی و لە خوێندن و لە لەم شتانە زۆر عواڵی و شتانە بووە ئیتر بۆ بە مامۆستا لە فەیسەڵیە لە فەیسەڵیە سەرەتای دروستبوونی فەیسەڵیە مامۆستای مێژوو مێژوو بڵێ ئەم هیوایەتی مێژووە لەوە چێ هەر هەی بوو بێ لە کاتێکا کە خوێندنی سەربازیشی خوێندووە ئیتر لە بەرەوازی سەربازیەناوە هاتۆ بۆ بەهێن ئیتر بوو بە مدیری فەیسەڵیەش لە ئاخریە پێش مامۆستا جەلال سەیفەڵڵا بەڵێ بۆ بە مدیر اینجا پاشا لەبەر کوردایەتی وەختە لایەن برد لە سەرکارەکەی خۆی کەی ژنی هێناوە وڵە خۆی باوکم دوو ژنی هەبوو ئێمە ژنی یەکەم جەمیلە خانی ناوە سێ کوڕ و دوو کچی هەبووە فواد قەفتان سەلاح قەفتان ڕەوف قەفتان ئەوە لە دایکەکەی تر لە دایکەکەی ترمە کچی هەبوو لەوێش و فاتمە قەفتان و منیرە قەفتان ئەوانە خۆشکتن لە دایکەکەی تر کە مردووە باوکم دایکمی هێناوەتەوە کچی ڕەفعەت مەحموود ئاغای ڕەواندزی چکە باپیری ینی باوکی دایکم وەختی خۆی لە ڕەواندز و لەو ناوچانە ژیا و مدیر ناحیە ئەو ناوچانە بووە عەبدوڕەحمانی قەفتان چی نەخێر باوکم نەخێر باوکی دایکم باوکی داوک ڕەفعەت مەحموود ئاغای کاتە ئەم وێنەی دایکتە بەڵێ ئەمە هێنی دایکمە بەڵام ئەم وێنەیە هێن دایکمە لە بێروت لە بێروت لەگەڵ منایە سەفەری بێروت ئەمێ باسێکی دایکتما بۆ بکەیت بەڵێ ئەو بەس سەر بە هەوێ شووی نەکردووە نەخێر جەمیلە خان وفاتی کردووە بەڵێ ئیتر دایکم کچی ڕەفعەت مەحموود ئاغای ڕەواندزی بووە مدیر ناحیە بووە بەڵام هاتوۆتە سلێمانی لە سلێمانیش ژیاوە ئیتر ینی پیاوێکی ناوار بووە ئیتر دایکمی هێناوە ئەم پێکهاتنی هاوسەرگیریە لە بینی ساڵح قەفتان و فاتمە خان سەبریە خان لە سلێمانی لە ڕەواندز نەبوو نەخێر لە ڕەواندز خۆی لە قەبەکەی باپیرم ئەوەیە بەسیشی ئەمێنێمە بەڵێ ئەوە یەکەمیان هینە باوکمە ساڵح قەفتان ئەمەی با بڵێن لێرە یەکەم کە ساڵح قەفتانە ئەویش عەزیزی میرزا سەعیە ئەمەیان بەڵێ ئەوش لەلایەوە شێمحێدینی شەقارە ئەمیشیان ڕەشەفەنی فەتاحە ئەمانە هەموو زاوامانن ئەوش باوکمە مێردی پور و مێردی ئامۆزا و مێر بەڵێ ئەمان بەبیرەوەری تۆ ئێوە ماڵتان سەرەتا لەکوێ بوو یانی وەڵا من کە هاتوومەتە دنیاوە لە خانووە گەورەکەمان لە ئۆرزدی ئۆرزدی خۆی بە ئۆرزدی هەمووی
و جادەکەی ئێستا کە گۆران کە پێڵێن جادەی گۆران لەگەڵ ئەو بەرمەسە سەیدەری حسێنەوەمانش هەمووی خانوو گەورەی ئێمە بوو. کاتە ئەو دوکانانی بەرامبەر شێر مولکی ئێوە مڵکی ئێمە هەمووی پیانەوە خانوو گەورەکەی ئەو ڕەحمانی قەفتانچی 1500 مترە بووە. کاتە بەرامبەر ماڵی هێن بوون تۆفیق قەزاس بەرامبەر کۆڵانێکی باریکمان لە بینە بڵێ. جا ئەو هێنا بینا گەورەیە بەرزترین بینا بووە لەنە ئەسلێمانیە، یعنی کە سەر بۆ هەڵە بڕی هەرچێک نەخێت ئەوە دوایی یعنی بەرزترین بینا بووە، یعنی ئەگەر ئێستا تێکیان باە نیان لە هێشت کرد بە شوێنێکی ئەسەری ئەو ڕەحمە ئەو هینە عەبدوڕەحیمە زانە ڕەقیبە ئێستا بزانێشتی واکراوە ئەوە تاوانێکی گەورەیە بەڕاستی دەستی خۆش بێ مامۆستا زۆر یعنی بەڕاستی ئەو خانە بمایە زۆر شوێنێکی ئەسەریە بوو، یعنی هینێکیان بۆ بکردایە خەڵکیان بردایە بۆ سەیری چکە 22 ژووری تیا بوو، یعنی حوشەیەکی گەورە شتی ئەسەری حەوز و خوارە و تاقۆ و شتی پەنجەری جوان جوان و شتی یعنی غەریبی تیا بوو. ئێمە باسی ئەو خانوواکەین بەڵێ ئەو خانووە ئەو بەشێکی ئەو خانەوە ئێمەین لە بەردەمەکە وەستاوین سێ ئەو لای ئەو ڕەحمانی قەفتانچی لەو خانووە ژیاوە سێ کوڕی ساڵح قەفتان، تۆفیق قەفتان، نووری قەفتان هەر یەکە و لە بەشێکی چکە زۆر ژوور بووە 22 ژوور بووە، هەر یەکە 5-6 ژوورمان بەرکردەوە ژووری خۆی بووە و تاژیاوی شتەکانیشی کە شویان کردووە ئەوە بەپێ عادەت بەڵام کوڕەکان ماون ئێتە تاماینەوە تاکو و بەرجات دەکەوت لە شەستەکانە لە شەستەکانە ئیتر هەر کەسە کۆتایی شەستەکان بڵێ. یعنی ئێمە من کە تەخەڕوجم کرد هاتمەوە نەچوومەوە خانووە لە کولی هاتمەوە چون خانی ترمان گرت ئەو خانوو نەمابوو تێکیان نابوو بەڵێ زۆر پێمان ناخۆش زۆر ئێستش کاکاسۆکە بە بەردەم یاڕۆن یعنی هەموو زۆر زۆر یعنی متەئەسیرە بین و شتێکی یعنی هەموو ذکرياتی خۆشی و هینمان لەو خانووە بۆ هینی مناڵی و هینی هەموو خوێندن و ئەم وێنەیە مادام هاتە بەرباس ئەمانە چیان لەم وێنەیە؟ بڵێ ئەمە ئەوەیان ئەوەی کە ئاوهای کردووە ئەوە نازەنینە نازەنی چێ خوشکمە نازەنی قەفتان ئەوی تریان منم ئەوە منم بڵێ ئەویشیان سوارە قەفتانە سوارە خوشکەزانە خوشکەزات بڵێ تەسەورەکەی وە ساڵی چەند بێ؟ ئەمە 46 وایە لە پشتی وێنەکەی جەناب تو ئەوانە بێزگە لە تاق و لە هەیوان و شت قەرێوێڵەیە ئەمە دانراوە ئەمە نەخێر ئەمە بە شەو ئێمە ئەو وەختە لەسەر قەریوێڵە نووسین لەسەر ئەزنای نووسین حازکەوەکە ئێوە هەمووی ئەوە بە قەریوێڵە و بەڵێ هەمووی بوتیلی سپیارا بە سەریاوە یعنی مەزەرێکی زۆر جوان و هەموو لەسەر قەریوێڵە نووسین هەمووی لە حەوشەکە ئایلەکە تقریبا 30 بووین ماشەڵڵا بەرەی ئیتر ئێوە هەستی ئامۆزایەتیتان بەرامبەریەک ئێستاش زۆر یعنی وەکو خوشک و برا هەرچەنە بەعزێ زەواجی تێکەوت ینی لا بینی کە دەبووتی نەکەوت بەڵام ئەزانێکی بۆی دینەکە زیاتر بەتین بێ و خۆت بێ دوانی تێکەوت. مامۆستا ئەم وێنەیەش هەری ئەو ماڵەیە؟ بەڵێ ئەمە هێنا ئەوە باوکمە خوا بایەک دەقڵێ ئەم وێنەیە بە ئەمە کامیان باوکتە ئەمەیان؟ بەڵێ ئەوە باوکمە ئەوەی تەنیشتی فاتمە قەفتانە ئەمە کام ئەمان ئەم پیاوە ئەمە ئاخر ئەوە باوکمە ئەوە باوکتە ئەوە فوعادە کوڕە گەورەکەیەتی فوعاد مامتە نەخێر بەڵێ لە دایکی لە جەمیلە خان بەڵێ ئەمە پورمە ئەمە خوشکە گەورەکەمە فاتمە قەفتان ئەی ئەم مناڵانە ئەمە ئەختەر قەفتانە ئامۆزامە ئەمە ئەوە نازەنی قەفتانە خوشکمە ئێستا لە لەندەنە ئەمە دایکمە دایکمە ئەوەی بە باوەشیشی منم ئەوەی ئەمە کەواتە کۆنتترین وێنەی تۆ لە ئەلبومەکەتا لەوەچە ئەم وێنەیە بڵێ ئەمەیە ڕەوف قەفتانە برامە براتە نەماون ئێستا هیچیان نەماوە هیچیان هەر نازەنین خوشکمەوە
يعني كواتا جناب ماوي هذا صال بينا خوشي تمني بي لقل أم نازنين كلا لندنش لندن الباقي هم نماونا بيوندي كوملايتي أو كاتا كدايك هاتو كومل منالي باوكي تمنيان هبو بله هیچ کێشەیەکی بۆ نەنانەوە ئەزانێکی کاک ئاسۆ ئەم باوکم ئێمە زۆر مسەقف بوو تر زۆر خوێندنەوار بوو مێژوونووس بوو یعنی ڕۆشنبیر بوو زۆر کورتپەروەەر بوو زۆر عاقڵ بوو ئیتر ئێمەی هەمووی لەسەر پەروەردەیەکی ڕاست پەروەردەیەکردنەوەڵێ زۆر خۆش ژیان و هەر لە ئەسڵیشا ئێمە هەمووی بە لە شێوەیەکی زۆر مۆدێرنانە پەروەردەکرد هەتا ئێمە لەو زەمانە لەسەر مێزنانمان خواردووە ئەو کاتەکە کەس شیوای نەزانیوە بە کەوشک و چەتاڵنانمان خواردووە چکە خۆی لە ئەستەمبۆڵ ژیاوە لە ئەستەمبۆڵ ژیاوە ئەنجا کاسەشی پڕ بووە توانیوێتی ئەوەی کە ئەیبینێ لە بینیوێتی لە هەمووی لە ماڵەوە تەطبیقی کرد ئیتر ئێمە لەسەر خۆشەویستی و لەسەر بەهینێکی پەروەردەیی ڕاست پەروەردەی کردین زۆر زۆری احترام هەبوو ڕێز و گەورە و بچووکی هەبوو لە نێوانمانە یعنی ئەو پەڕی ئێمە هەمومان بڵێ و هەمووشمانی خستە بەر خوێنن یعنی نێەوە کوڕ هەرە بێ بخوێنێ ئەوەڵ خوێندنەوار کە کچ خوێنیەتی فاتمە قەفتان بووە ئەم خوشکە بڵێ ئەوڵ کەس بووە کە چوەتە بەغا خوێننی تاوا کردووە دارمعلیماتی دارمعلیماتە زۆر بەڵێ ئەو وەختە یعنی ئەوە مهم بوو خەڵک هەموو لۆمی باوکیانە کرد کە چۆن کچە نێرێتە بەغا بۆ خوێندن ئەو بەڵام تەحەدای ئەو شتانەیەکە بەعکسەوە نەسیحەتیەکردنی بۆ ئەوە مهمترین شتەوە کورد بۆ ڕزگاری بێ کە ئێوە ئەم شتانە بکەنەوە هەر بە خوێنن ڕزگارمانە بێ و بەڵام یعنی زۆر زۆر ئەکەوت لەسەر باوکەم بەڵام گوێنێ هەر هەمومانی بۆ ڕێگایە و بە پەروەردە ئەمە شوێنێکی ترە ئەمە بڵێ ئەمە باوکمە ئەمە با بڵێ ئەفەندیەکەیان باوکمە بڵێ نووری قەفتانەوە ئەمیان چی باوکتە ئەمە نەخێرەوە تۆفی قەفتانە تۆفی قەفتان مامی گەورەمە ئەوی تریان نووری بڵێ ئەوی تریان نووری قەفتانە ئەو بەسەر مڵک و ماڵمانەوە بوو يعني أو هيك خريجي نخير هاد بله يعني لدرو هلا لا ناو ملكوش تكانا جاو يتر سركاري ملكو مالمان بله اوش بور معنا باكم تنهاي او سبراي خوش كان هبولا او رحماني قفتانش زور خوش يعني او كرسمه معنا رشيد فتح نبو كشانا أو جني أو جني رشيد بلا رشيد طبعا أيش وفاتي كده بلا أيش فهم من على وشتي ده بجماعة أو بلنا خير ما أيش من علينا من علينا بلا براسي نام يقوي نهبت خسيلة سنة كين كان جوانا أم ينان كر يارمتي من بي بلا أمان أو باكما أوش آموزام علي قفطانة أوش حمي قوري قفطان مان بيو يعني أما أول حفيدي هين بوا أو رحماني قفطان شي بوا بلى يترزور ناس يعني يكم آموزات يكم آموزامة إيش نحف حمي قورة بلى ما أو نخير إيش يعني خواك ميردي هنا ميردي فاطمة قفطانة أو أدو آموزايا أبويا وتزواجي بلى زواجي تيكوت بلى أي أم بي آي شيء أما هنا أما حامي فني حامي قرة وني بلى شنو جي هنا ميردي منيرة قفطانة ميردي منيرة قفطانة أم شنو شوية أما هنا أما سرتشنارة سرتشنارة بلى كاتي قشتو سيران بلى بەڕاستی وێنەکانی یەک لە یەکی جوانترن مامۆستا پێم خۆشە باسێکی ئەمێنێش مامۆ بکەیت کاکەم ئەمەیان چییە ئەمە ئەوە منە خۆم گوزە قەفتانە ئەوش بەهار قەفتانە خوشکە بچووکەکەم خوشکی جەناب بەڵێ ئەمە سروە ئاورن قەفتان و ئەمەی ئەم لاشیان سروە قەفتان ئەوەشیان سوارە قەفتان سوار قەفتانە کە کوڕیەکە لە کوڕی فاتمە قەفتانە لە کوڕی حەمی گەورەیە کوڕی ئامۆزا بەڵێ کوڕی ئامۆزا و خوشکە زایسمە خوشکە خوشکی تۆشی کردەوە بەڵێ ڕاستەفەر وێنەکان یەک لە یەکی جوانترن و ئەمێنێ بەڵێ ئەمانێک ئەمەی ئەو سەریان حەسەن ڕفعەتە
ئەوە کاکتەهای مێردی پورمە کاکتەهای مێردی بەڵێ ئەمە حەمەی گەورەیە حەمەی گەوری قفتانە یعنی لە باوکە گەورەترە ئەو لە بەرەوەی نەخێر لە باوکم بچووکترە لە باوکی بچوو بڵێ بەڵام ناوەکەی وا بۆ حەمەی گەوری قفتانە لێرەش ینی کچی خۆی یاوەتێ باوکم چۆن فاتمە قفتانی یاوەتێ مەمزانی برایەتی من لە توش لە بینەرانی شەکەم ئەمە جەناوی باوکتە بەڵێ ئەمەش حەسەن ڕفعەت حەسەن ڕفعەت خاڵم بوو ئەوەی وەزیری ئیسکان بوو وەزیری ئیسکانی زمانی عەبدولکەریم قاسم بەڵێ لە بەغا خەڵکی ڕەواندزە طبعاً بەڵێ ڕەواندزە و زۆر مهندسێکی زۆر مەشهور بوو ئیتر لە زمانی عەبدولکەریما بوو بە وەزیری ئیسکان لە حکوومەت عەبدولکەریم قاسم بەڕاستی وێنەکان گەلێک زۆر جوان و ڕازاوان بەڵام ڕێگام بەجارێ با ناوبڕێک وەربگرن چاگەڕێنەوە سەر خۆشەویستانم ناوبڕێک و دینەوە خزمەتتان پێش نابڕەکە ئێمە وێنەیەکی زۆر جوانمان بینی چەند وێنەیەکی زۆر جوانمان دی بەڵام ئەم وێنەیە ئەتوانم بەڵام لە زۆربەی زۆری ڕسمەکانی کە جوان بوون ئەم جوانتریش بێ ئەم وێنەیە چییە؟ ئەمە زۆر مێژوویە قابل بە ماڵی مێژوو نووسانە جلوبەرگەکەش هەر زۆر مێژوویە زۆر جوانە ئەم کاراکتەریان ئەمە ئامۆزامە خوشکی حەمەی گەورەیە بەڵام ئەم لە قفتانە بەڵێ نابوو لە بینیەکە وڵی ناڵە هەوڕ زۆر ڕێگبووین زۆر ڕێگبووین ئەوەیان دایکمە ئەمەیان دایکتە بەڵێ ئەویان دایکمە ئەوەی پورمە ئافتا و قەفتان کە تاقە خوشکی هەرسێ براکە ئافتا و قەفتان بڵێ ئەم مەشهور بوو بە ئەم دوانش هەر دش و براژ بڵێ ئەی بینی و دوانە چۆن بوو خۆ زانێتی ئافتا و قەفتان زۆر مەشهور بوو لە سلێمانیا بە نوکتە یعنی ئافتا و قەفتان ئەمەی پورە پورم یعنی زۆر خەڵکی سلێمانی خۆشەویست یعنی مەشهور بوو لە سلێمانیا وایە بەڵێ نوکتەباز بوو وایە هەموو مەجلیسێ ئافتا و قەفتانی تیا بوایە کە چکە مەجلیسەکەی خۆشە کرد و زۆر قسەی خۆش و مسەقف و ڕێک و پێک بوو ئیتر ینی ئێمەش هەموو زۆرمان خۆشە لەبەرەوە قەتی نەبوو لە بینمانە ئەوەنە هەر حەزمانێکی خەڵکی دەرەوە بە قابلی خۆتان مناڵی چیە ئەمە نازنینە نازنینی خوشکم نازین قفتانی کە ئێستا ژنی مستەفا جاف بوو مستەفای حامی بەگی جاف ئەوەی لە لوبنان بوو زۆر ئەم کەوا ناوارانە کە لەبەری ئەم ئامۆزایەتایە تۆ فریای کەوای ناوار کەوتی؟ وڵی من هەر فریای دلی کوری دەنەکەوتەوە کەیتر مەکتەبی سدیقەوە بۆ ئەعدادی و لێ بۆ بەغاوەتە فریان نەکەوتم بەڵام کە بووم بە هین ئەمە مدیرە کە چوین بۆ سەیرانەکان ئەوە لێرە ڕسمم هەیە جلی کوردیم لەبەرەکرد جلی کوردیم لەبەرەکرد بۆ سەیران و بۆ هەموو شوێنێک کە جلی کوردیم لەبەر کلاسی زۆر مەشهور بەڵێ هی کوردی ئەو سەردەمەی کە تۆ مناڵ بووی بەڵێ ژنە دەوڵەمەندەکان لە بەریانەکە بەڵێ کامانە بوو ئەوە بوو کە پووی بە پولەکە ئەچنرە وڵای ئەنواع ناوی نازانم زۆر ناوی سەیری هەبوو گشتی کۆی گشتی ژنانی کورد لە سلێمانیە ئەم با بڵێن چی پێڵێن عاشق بن نەخێر کۆڵوانە و بەڵێ ئەو جۆرەشتانە هەمویانە بەست هەموو قیافەکە بە کاملی دایک وانیان بەست لە خوارەوانەوە شتێکم بەڵام بۆ ئێمە نەخێر ئێمە هەر کراسەکە و سوخمەکە بوو ئیتر نەگەیشت بە ئێمە ینی ژنە قەیمیەکانەوەی کە سەریانە بەست کۆڵوانە یانە بەست سرکەیانە بەست مانیانە بەست بڵێ من لە ژنە بەتەمەنەکانی بنەماڵی خۆمانم بیستوە ئەگەر ئەویان لەسەر بکردایەتەوە بۆ کوشتێکیان لێون بۆ بڵێ زۆر ئەو سەرمێشێک زۆر ئەیگو سرم سرمایە بێ سرمایە بێ یان سەرمێشێت ینی دایکم دائیمە لەسەریا بوو شتێکی خۆشی دایک تێبیرماوە کە خواردن بێ و تایبەت بێ بە دەستکردی خۆی دایکم زۆر مەشهور بوو بە مەحەلەبی مەحەلەبی بەڵێ مەحەلەبی و لوقمە
لقمە قازی بەڵێ ئیتر دایمە هەموو کەس کە ئەهاتە ماڵی ئێمە یەکسەر هەنگو سەبری خان تخوا مەحەلە بێ خۆشەکەی خۆتمان بۆ بکە یان لقمە خۆشەکەی مەشهور بوو یعنی ئیترەوە لە هەموو گەڕان و هەموو دەستوری ڕەواندوزی و یان سلێمانی بوو وەڵاهینی مەحەلە بێوینە سلێمانی شەیکان ئەزانم بەس لە سلێمانی دەستیابی ئەو هیچ سیمایەکی ڕەواندوزیانی پێوە مابوو کەلتوری سلێمانیا بوو بەڵام زۆر ناوبانی دەرچوو بوو لەو هینە ئێتە دائیمە ئەیکرد بۆ هەموو کەسێ بۆ هەموو میوان و شتیوە بەڵێ خوێنەواری نەبوو دایکێ هیچ خوێنەواری بەڵام گونجاو بوو لەگەڵ باوکمە باوکم ئەوە نەموسەقف و خوێنەوە هیچ شتێکی لە باوکتەوە زۆر شتی لە باوکمەوە وەرگرت زۆر عاقڵ بوو دایکم ژنێکی زۆر هین بوو بێدەن بێدە هادێ و ئیتر لەبەرەوە شتی لە باوکم وەرەگرت باوکم زۆر مستەقف و ڕۆشنبیر و زۆر عاقڵ بوو هەست دەکرد ئەگەر مەسەلەن لە باوکتەوە هەندێک زانیاری لەسەر هەستمە کرد بەڵێ هەموو یارەیانی باوک لەگەڵ یا ئەو شتانی کە بەڵێ هەمووی دایمە هینەکرد لەبەرەوە زۆر یارمەتی باوکم یا لەو ناحیانەوە ئەمە شوێنێکی جوانە ئەمە ئەگەر باسکێت کاکە ئەمە لە ژووری خۆمان لە ماڵەوە ئەمە ئیتر کۆتاییەکانی ژیانی باوکدا بەڵێ ساڵی چەند وەفاتی کرد 69 لە سلێمانیش نێژرا بەڵێ لە گردی سەیوان خۆمان هەیە مەقبەرێکی خاصی خۆمان هەیە مەقبەری خاصی خۆتان هەیە خۆمان هەیە تقریبن 11 چەترێکی زۆر گەورەمان هەیە لە گردی سەیوان هەموو قەفتانەکان لەو چترا ینی چێت مەساحەکی زۆر گەورەیە جێگای ئێمەشی تابێتەوە ئەمەیان جەناب هەرمرین بەڵێ ئەمەیان جەناب بەڵێ ئەمە هینە چاخۆینەوە بابینە سەر ژیانی تەلەبایەتی جەنابێت دوایەوەی کە با بڵێن چوویتە سدیقە و سدیقە تەواو کرد چوویتە عەدادیە بەڵێ من کە لە سدیقە بووم کاک ئاسۆ مدیرەکەمان فاتمە قەفتان بوو فاتمە قەفتان یان مدیرەی سدیقە بوو یانی خوشکە گەورەکەم ئەو خۆی مدیرە بوو بەڵێ من تەلەبە بووم لێ و مدیرە قەفتانی سەر مامۆستا بوو لێ ئەویشار ئامۆزات نەخێر من لە قەفتان خوشکمە هەردوو خوشکەکەم لێ لێم تێگەچێ ماشەڵڵا هەموو نازناوەکانی قەفتان بەڵێ هەردووکیان یەکیان مدیرە بوو یەکیان این بوو ئیتر لەبەرەوە من زۆر ینی عاقڵ بووم هیچ نەمەوێرا جوڵێمەوانێ ینی دایمە باجەخانەی گو پێمانە و باجەخان فاتمە قەفتان بچکە باجی گەورم بوو ئەیگۆ تۆ بێ ئەمە نەعاقڵ و ئەوە نەڕێک و پێک بی هینێک بی ینی نمونەیەبی بۆ تەلەبەکانی تر بۆ نەوە گرانە زۆر گرانە من خۆم کوڕەمامۆستام گرانە تۆ باوکی مامەیان زۆر خوشکی گەورەیە برای گەورە مامۆستا ئەتر ئەگەر شتێک غەڵەتێکم کردایە بەعزە جار ئیتر ئەترسام کە بێتە ماڵۆ شکات بکە لای باوکم بەڵێ ئەمانە چیان ئەمە هینە ئەمە بەهار قەفتانە ئەوش مونیرە قەفتانە بڵێ ئەو کەژاڵک کە ژنی کچی حامی قایر قەرە کەواتە قەفتان نییە نەخێر ئەو کچی مونیرە قەفتانە مونیرە قەفتانە بڵێ ئەمێنەش زۆر پاکە زۆر جوانە بڵێ ئەمە مامۆستاکانی ئامادەی سلێمانی کچانین نەخێر ئەمە تێکەڵاوین ئەمە منم بەڵێ ئەوە ژیان عیزەتە بەڵێ ئەوەش نەسرین مستەفا مەزەرە نەخێر ئەوەیان درەخشانە بەعفو ئەمەی ئەم لا درەخشانەوەی لای منەوە بەڵێ ئەوە درەخشانە ئەوە نەسرین مستەفا مەزەرە بەڵێ ئەوە ژیان عیزەتە ئەوی لاشیەوە فەریدون فتح الله مێردی هۆی چی ئەم وێنێتان بە یەکەوە گرتووە وەڵا ئەمە لە هین گرتومانە لە هەڵەبجە لە هەڵەبجە چوو بۆ سەیرانێک بەیەکەوە بڵێ باسیشی ئەمێنێ بڵێ ئەمە لە حەوشەکەی ماڵی خۆمانە هەمووی قەفتانە بڵێ ئەمە هەمووی تایفێ هەر لەو ماڵە شاژیاوین ئەمە لە حەدیقەکەی ماڵی خانۆ گەورەکەمانە ئیتر ئەمە هەمومان زۆر دائیمە لەو حەدیقا دانیشتین ئێواران ئیتر ڕسم هەبووە ئەمان گرت میوانمان هەبووە لەوێ دانیشتین ئەمە هەموو قەفتانەکانن بیڵێمیان پێویست ناکە هەمووی بەڕیزە پێویست خۆت و دایکم و خوشکم و ئامۆزا و هەمویان دوای چوویتە خوێندنی کۆلێژی پەروەردە بەشی جۆگرافیا لە بەغدا ساڵی 58 وانە 58 ژیانی تر لەوێ گۆڕا تو ئاسان بوو کچێک
بەڵێ بە مریسبەری ئەمە زۆر ئاسان بوو ینی خوشکی شملێ بۆ حەمە ئەو وەختە فاتمە قەفتان چوو ئەوێ لەگەڵ حەمە قەفتان لێ خوشکم لێ بۆ حەسەن ڕفعەت کە وەزیری ئیسکان ئەو کاتە وەزیر بوو کە تۆ تەلەبە بووی بەڵێ کە بالضبط کە لە زمانی وەزیر بووی بەڵێ ئیتر لەبەرەوە بنبەلای ئێمەوە ئاسان بوو ماڵە بۆ ماڵە بۆ من کراوە لە بەشی ناوخۆی بوو یان لە ماڵی وەڵاهی ئێمە خۆمان دایکم باوکم خستمێنە بەشی ناوخۆیی بۆی لەوێ بتوانین ینی اختلاط بکەم سعی زیاتر بکەم لە هاتوچۆ بەڵێ ئەو وەختەوە داخلی شت زۆر هین بوو زۆر ڕێک و پێک بوو مدیرەی هەبوو گرنگ بوو بە هین بە زەوابت کچان قبوڵەکران شەمانە جمعانە چی بۆ بەڵێ چوارشەمە لە چوارشەمە ڕۆشتینە دەرەوە ئێتر شەمە گەڕینەوە بۆ دەوام جەنابی مەعالی وەزیر نار بە شوێنتە بەڵێ ئەم وێنەیە بەڵێ ئەمە خوێندکاری پۆلەکەمان بۆ پۆلی جغرافیە ئەوە منم چوو لە سەیرانی ئەمە لە سەیرانی سەدی دیالە هەیە سەدی دیالە ئەوە تەلەبن هەموو هینی عەرەبن خاڵسە و ئەحمەدە و بەس ئەوەیان ئەوەی ئاخری ئەوە عەبدوڵای هینە شمقارە ئەوە شتێ تەلەبە بوو لەگەڵمانە ماوە نەخێر مرد ئاویش زاڵت بوو بڵێ ئەم وێنەیە چییە ئەم پیاوە ئەم تفەنگی بەدەست پیاوە وەڵا لە کولیە سێهەم ساڵمان هینێکمان کرد حەفلەیەکمان کرد من بووم بە ینی هین ئەکتەرێک لە حەفلەکە کامیان جەنابی ئەمەیان بەڵێ ئەویان جلی سینی پیشانە و ئیتر ئەوەش نمایشی جلی نمایشی جلیشی کرد هەر ئەو ڕۆژەیە کە هاتمە دەرێ لە بەحساب نمایشی جلەکەم بەڵێ باشە مامۆستا ڕسمێکی کە هەیە هەرچەنە تۆزێک لەگەڵ تەسەسولەکەی من دواکەوت بەڵام وێنەکە زۆر جوان و مێژوویە حەزەکەم ئەمانە کێن ئەمە حەمەی گەوری قەفتانە کامیان یەکەم بەڵێ ئەوە حەمە ئەوەشیان فەهمی قەفتانە بەڵێ برایەتی مدیر شەڕتەی سلێمانی بوو ئەویان ئەحمەی عیزاغا دراوسێمان بوو بەڕێز ئەحمەی زۆر دکتۆر قسە خۆش و لەمە ئاخرینێکیان لەسەر دەرکرد سەر قسە خۆشەکانی بەڵێ اینجا ئەمەوێ ئەم هێنیان ئەمەش جەنابی وەستاوی ئەمەش لە کۆتایی کولیەمانە حەفلەی کرا بۆ ئەوە نیە حەفلەی ئەکرێت ئیتر نهایەتی هینانە کولیە ئەوە شەوکەتی سەیدەلیە بەڕەحمەت بێکار شەوکەتەوەی وتارە نەخێر وتار ناخوێنێتەوە سوالێکی لە من کرد منیان با کردە سەر شانۆکە سوالێکیان لێ کردم ئەوش سەدیق ئەتروشیە مامۆستای جغرافیەمان بوو ئیتر وتم حەزەکەم دکتۆر سەدیق ئەو سوالە جواباتەوە کە مامۆستای جغرافیە ئیتر ئیان با کردە سەرینەکە بەڵێ ئەویش فوئادی هینە مەجیبەکە بەڵێ ئەیش نەماوە مامۆستا بەڵێ کاک فواد ماوە لێرە ڕێز و سڵاوی بۆنێ خۆش ئەمە چیە ئەم بەڕێزانە و پێکێک گۆرە ئەمە ئەو کوڕە نافع کاک ئاسۆ زۆر دڵنی خۆش بوو هەرچەند کە لە فورسا لە کولی ئاهاتینە دەرەوە ئاهاتین بۆ ئەم ژوورێکی هوەری بوو ئیتر گۆرانی ئەو سەردەمەی عەرەبی هینی بۆ وتین و ئێمەش گوێمان لێگرتووەکو شتێک هینێکی تەرفیهی بوو بۆخۆ تاک بوو ئەو وەختە لە کولی ئەوە نەبوو هەموو دەرس لە دوای دەرس بەعزێ جار دوو دەرسمانە خوێن 2 ساعات ئیسراحەتمانە کرد ئینجا چوین ئەمانەوانێ بۆ ئەمەش جەنابتی هەر بەڵێ ئەمە من و ئەمە ڕەفیقی مفەزەلم بوو لە کولیە سۆنا عومەر لە خەڵکی سۆنا بەڵێ تورک بوو بوو ئێستا لە کەرکووکە بەڵێ ئێستا شش کورماوە بەجار ئەخباری ئەزانە پێم خۆشە خۆش بیت ئەی ئەم وێنەیە ئەمە جەنابتی ئەمە کە هاتینە دەرەوە تەخەڕوجم کرد و زۆر ئەچین بۆ سەرچینە وەختە سەرچینە زۆر خۆش بوو کاک ئاسۆ ئەو ئاوە جوانەی هەبوو ئیتر هەمومان ئەچوینە ناوی ڕسممانەگەر ئەوە لە سەرچنار گرتووە لە سەرچدار و ئاو بەداخەوە نەما و ئاوە من نامێت دوورکەومەوە لە ژیانی جەنابە بەڵام هەندێک وێنە هەیە پێویستە ببینێ ئەمە شێنە ئەمە ئەوە حەفلەیە کە
تیپی مۆسیقا کەمان تیاهین کرد. تیپێکی مۆسیقا ئەوە دوای ئەچینە سەری بەڵام بە ئەم وێنەیە بزانین ئەم پیاوەی چیە لە پێشەوە؟ ئەوە حەمە ساڵ عەمبەرە. حەمە ساڵ محافظی سلێمانی بوو. پارێزگای سلێمانی بوو لە هەفتاکان. بەڵێ 75. 76. جا ئەوە من وەستاوم کوردە خەڵکی سلێمانی. بەڵێ حەمە ساڵ عەمبەر مەشهورە لە سلێمانی. ئەمە جەنابی. ئەوە منم هات بۆ افتتاحی حەفلەکە. ئیتر سەلامەکاوە چێتە ژوورەوە. ئیتر ئێمە ئەو حەفلەیە بوو کە ئەو تیپەمان تەقدیم کرد تیپی مۆسیقاکان بۆ یەکەمین جار. ئیتر ناوبانی دەرکرد لە سلێمانی و لە عێراق. ئەگەر دوایی لەسەر باسی ئەو تیپە جەنابتان ساڵی 61 ئیتر دەرچوون لە کولیە. بەڵێ ئەمە ژوێنەیەکی ئەو کاتەیە کە تەخەڕوجم کرد دەرچوو لە کولیە. ئیتر ئەبی بە مامۆستا. هەر لە هەمان ئەو ئامادەیەی کە ئامادەی سلێمانی کچان کە ئیسە لە لای سەرقەبرانەوەیە لەسەر کارێز. لەسەر کارێز. بەڵێ بینایەکی تازە بوو، تازە دروستیان کرد، بینایەکی زۆر ڕێکوپێک بەڕاستی ینی زۆر ئەشیا نەخێر بۆ ئێستاش ئەشێت نەکرد ئێستاش زۆر زۆر ئێستا تقریبن ئەم لەم ئاخریا کە بیناکانە کرێ هەر لەسەر ئەو شێوەیەکەنەوە زۆر چوویتە بووی بە مامۆستا لەوێ هەر ئەم بینایی ئێستا بوو. ئەمە تازە تاوا بوو. ئێمە ئەوەڵجار کە تەخەڕۆجمان کرد لای سانەوی کچان لای مزگەوتی گەورەوە خانوویەکی بچووک و هین بوو بێقەڵک بوو. ئیتر ئینتیزارمان کرد تا ئەو خانووە تاوا بوو. ئەمەی ساڵێک نەبوو لێ بوو. 62 ئەو جۆرە دیزاینایە. ئەو دیزاینە هەیە. 62 ئێمە چوینە نایە. دیزاینێکی چاک زۆر زۆر ناجح بوو. ئیتر دوایی بووی بە مامۆستا. بە مامۆستا. ئەمە ژوێنێکی مامۆستایی ئەو کاتەیە. بەڵێ نەخێر ئەمە هینی مدیریەتی. بۆ بایتە لە 75 خۆتە بۆ ئەچیت لەسەری خۆم و معاینەکەم بەدیعا مەحوی مەشهورە. هینا خوشکی فەریدە مەحوی وەمانە. ئەوە هین بوو یاری دەدەرم بوو. ئەو وەختەوە لە 75 من 74 بووم بە مدیرە. دوای درەخشان جەلال. دوای سدرەخشان. بەڵێ ئەمەش وێنەیە کە قەباقی پشتی نەماوە بەس جوانە وەڵا حەسەکە بینەران ئەمە ئەوانە بێ ناوەستی ئەمە ماوەست. ئەوە هینە بەدیعدار تاشە کە مقابلە بەڵێ ڕێزمان هەیە بەڵێ ئەوەش مەهێن عەبدولحەمید مامۆستای هونەرم بوو. ئەوەش خۆمم لە حەفلەیەکە لە حەفلەکانی ئامادەی سلێمانیکچان. ڕات چییە بەرامبەر بە کێشانی جگەرە؟ واللهی من خۆم نەم کێشاوە لەبەرەوە حەز ناکەم ینی کەس بیشی کێشێ ینی پێم ناخۆشە. ئەخر ئێمە وێنەمان لایە تۆ جگەرەیەکت بەدەمەوە. ئەوە چی بۆ ئەوە بەعزێ جار بۆ هێنی بۆ پۆز ئەوان کێشان بەڵێ بەنسبەت خۆمەوە کە کێشا بێت جار یعنی لەگەڵ چا جگەرەیەک مەکێشە یان بۆ پۆز جگەرەیەک مەکێشە هەر ئەوەنا بەڵام پەشیمانی لەوەش وەڵاهی زەرم لێ نەکرد شکر یعنی نەبووم وەڵام تەئسیر بکاتە سەر سەحەتم. ئەمە شەروێنەیەکی هەیئەی بەڵێ دەستەی مامۆستایانی ئەو کاتێوە نەخێر ئەمە هینی ڕەوزەیە هینی خۆتی تیای بەڵام نەخێر منیتیانیم. ئەمانە چی دەستەیە؟ ئەمە بۆچی لە ئەلچکە ئەو خوشکەم ئەوە بەهار قەفتان. ئەمەیان؟ بەڵێ ئەوە بەهار یەکەم نەخێر دووهەم بەڵێ ئەوە بەهار قەفتان. ئەو لە جەنابە مناڵترە لە مناڵترە بەڵام ساڵونی 2 ساڵ لەمەوە پێش ئەمری خوای کرد بە سەرەتان. ئیتر بۆیە هەش تووشمە ئەم ڕێکخراوی سەرەتانە لەبەر ئەوەی ئەوە ناخەفتم خوارد ینی ویستم بڵێ ئەوە بۆیان نەردم ئیتر لەگەڵ ڕەفیقەکانیان لە هینی ڕۆزەی دادەمەکروهی بوو. بەڵێ دادەمەکروهی تیا لێرە؟ نەخێرتیانە هەر ڕەفیقەکان بەڵام بەڕاستی دادەمەکروهی ناوێکی دیارە زۆر بەڵێ ئەمەش هەروێنەیەکە لە پشتەوە تەلەبە ئەمە کاک ئاسۆ هەموو پێنجشەممانێ کۆبوونەوە بە تەلەبەکانە کرد چی ڕێنمایی هەبوایە ئەمما بە تەلەبەکان ینی نەسیحەت مەکردن ئامۆژگاری مەکردن لەبەر و تەلەبەکان زۆر زۆر ڕێک و پێک بوون لەو سەردەما ینی بەڕاستی نمونەی تەلەبە بوون. ئەمەش هەر کاتێکە کە بەڕێوەبەری بەڵێ ئەوە کە ئەو حەفلەی کە کاک حەمە ساڵحات ئەوە من ئیفتتاحیم بەڵێ ئەوە کاتە افتتاحم کرد هینی حەفلەکە بڵێ ڕۆڵێکی دیاری بەڕێوەبەری ئامادی سلێمانی کچان
هەندێک چالاکی کراون ئەو کاتانە کە با بڵین تازە بوون بۆ بواری پەروەردە پێم وایە بە یەکێک لەوانە دامەزانی ئەم تیپەیە باسێکی ئەم تیپە و سەرەتای سەرەڵدانی ئەو بیرۆکەیە چۆنی بوو من کە بووم بە مدیرە خۆم زۆر حەزم لە مۆسیقا و لە گۆرانی و ئەم شتانەیە کرد یعنی بەڕاستی هەستێکی هینم هەبوو مۆسیقیشم هەبوو ئێتر بیرم کردەوەتم بۆ تیپێکی مۆسیقای ئەو وەختە نەبوو شتی وان عیب بوو لە عێراقیشا و لە سلێمانیشا ئێتر بیرم کردەوەتم تیپێکی مۆسیقای ژنان دروستکەم پەیوەندیم کرد بە تەربیەوە پەروەردە زۆر هینەکەیان لەلا جوان بوو فکرەکەیان لەلا جوان بوو پەیوەندیم کرد بە چالاکی قوتابخانەکان وتم هینێکم بۆ دانێن ڕاهێنەرێک بۆی کەوا ئەم ئامێرانە بکڕین و فێری تەلەبەکان کرد بالفعل ئەوانیش هاتنە پێش خالد هین سەرکاریاندانە ئیتر من 15 تەلەبە ئەوە مۆسیقاژەن بوون 15 تەلەبە 30 تەلەبەش کۆرس بوون بۆ تەرجیعیش بۆ تەلەبەکان بۆی بەشداری بکەن چکە دایک و باوکیان زۆر ئەوەڵ جار هینیانە کردوتیان نابێشتی و عیبە و چۆن تەلەبە بچێتە مۆسیقا لێ بچێتە سەرشانەوە ئێمە یەکە لەگەڵ بەدی عەدار تاشە کە وەختە مامۆستایی هەونەرم بوو چوین قەناعەتمان پێکردن 3 مامۆستاشمان خستە ناو تیپەکەوە بۆی کە هەندەرێ بێ بۆ تەلەبەکان بەڵێ کافێ ژنی عومەر فەتاح ئەوش مامۆستای خۆم نەرمین خالت ئەو ژنی مامۆستا خالد سەرکار بەڵێ ئەو حاجی نەرمین بەڵێ لەگەڵ مامۆستایەکی تر ئەوان بەشداریان کرد وتیان ئێمە بەشداریەکەن بە شەرتە تەلەبەکان بیکەن و بالفعل بوون بە هەوێن بەڵێ هەوێن بۆ ئەوان ئیتر ئەمە ژوێنەیەکی ترە بەڕاستی ئەمیش نازانم گۆڕانکاریکی سەیرە لە بواری وڵای تر لە وەرزشی من ئەمیز لە هەموو مەجالەکانە گۆڕانکاری بکەم بۆی یعنی شتەکە ئامادەی بێ بە نمونەیی ئیتر تەلەبەکانم بان کردوتم ئێوە کە وەرزشەکەن وەرزش بە پانتۆڵی درێژەوە نابێت لە هەموو عالەما وەرزش بە شۆرتەوەیە بۆی بتوان بە ئاسانی حرەکە بکەن و زیاتر سەرکەوتوترە بن ئیتر خۆ دەزانی تەلەبە شتانی پێخۆشە زۆر لە دەمی زۆر پێخۆش بوو ئیتر قەناعەتم بە دایک و باوکیان کرد دیسانەوە چوینەوە مشکلە هاتە بەردەمان ئیتر ڕازی بوون وئیتر ئەو ئەمەزایە هەمویان شتیان کڕی و ئەو وەختە ئیتر ئەم تیپی ئێمە چەند دەستکەوتیان هێنا هەمووی بەهۆی ئەم شۆرتەوە و مشکلەشیان نەبوو ئەمە دەلالەتێکی ترە بۆ چالاکیێکی بەڵێ ئەمە هینی خۆمە هەموو مەکتەبەکەم کرد بە گوڵ و ئینجانە و لەوحات یعنی تەلەبەم هانەیە کە لەو حەدەمە هەموو لەوحاتی دەستکردی تەلەبە بوو بەڵێ ئیتر لە ژووریشەوە ئەمە هەموم کرد بە ئینجانە و گوڵی باش هێنا خۆی حەدیقەیەکی مەدرسەی زۆر جوانیشم دروست کرد جوان ئیتر لەبەرەوە بۆی مەکتەبەکە ڕازایەوە بە لەوحات و بوو بە یەک پارچە تحفەیەکی فەندی یعنی شتێکی جوان کە یەکێک چالاکیەکان ئێمە ئەمانەی زیاتر قسە بکەین بەڵام ڕێگان بە ناوبڕێکەوە وەرەگرن خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوە خزمەتتان مامۆستا پێش ناوبڕەکە باسمانە چالاکیەکانی ناو قوتابخانەکە کرد خۆت بۆ خۆت چالاکبی ئەوەندەش لە دەستەی مامۆستایانە لەگەڵا بوون کە لەم مەسەلەیەتیە بگەن و زۆر یارمەتیت بن یعنی باشترین مامۆستای ئەو سەردەمەوەی ئیستش یعنی سەردەمی ئیستش لەو ئامادەی سلێمانی کچان بووە کە ئێستا دەوری باڵەیان هەیە لە بەڕێوەبردننی ئێستش ینی زۆریان بوون بە وەزیر وەکو ئەختەر بوو بە وەزیری خوێندنی باڵا کافێ سلێمان بوو بە وەزیری شارەوانی هەموویان ئەمانەی کە لەگەڵ ما ئیشەکەن ئێستا هەموو مامۆستای من بوون هەموو بوون بە بەڕێوەبەر و بوون بە وەزیر و بوون بە سەرۆکی ڕێکخرا و یعنی بەڕاستی نمونەی وەتەنی نمونەی ئیداری نمونەی زانستی ئەمەش هەر وێنەیەکی تری قوتابخانەکەتانە کە ئەمیش شانازیەکی ترە کە ئەوە
پڕ لە گوڵ و گوڵزار و ئەو شتانەیە. بەڵێ ئەم بەردەمی قوتابخانەکەمان هەمووی خۆڵوین بۆ من کردم بەم حەدیقەیە یعنی شتێکی غەریب بوو هەموو خەڵکە هاتن لە حەدایقی بەغاوە لە هینەوە بۆ سەیری گوڵ و گوڵزاری ئەم حەدیقەیە چکە لە خارجەوە لە لبنانەوە لە فەرەنساوە لە هینەوە هینم بتۆم بۆ هێنا و ئەم کاک سەدیق زۆر باخەوانێکی فەنی ڕێک و پێک بوو ئەیڕوان ئەم شتە جوانەمان لێ دروست کرد بە خۆمان وتە لە بۆ مامۆستان لە فرسەکانە لە فراغەکانە لەم حەدیقانە پاڵەکەوتین استراحەتمانە کرد و قسەمانە کرد و لە ئامادەی سلێمانی کچان بەڵێ کەی ئاخر جار هاتیتە دەرێ من لە 79 هەتا ئێستا هەشتا بەڵێ لە ساڵی هەشتاوە بۆ ئێستا 34 ساڵە بەڵێ لە میانی ئەم 34 ساڵە یەکێک لە ئیدارەی ئەوێ مامۆستاکانی ئەوێ ڕۆژێک لە ڕۆژان داوەتیان نەکردی بێ بەڵێ لەم بێنا لەوێ بووم داوەتیان کرد بەڵێ ینی زۆر هەتاکو چوم لە خۆشتی منیشان هەڵواسیوە بەڵێ ینی زۆر شانازیەکەن بە منەوانێ بەڵێ هەموو ئەوە فایانتیە بەڵێ زۆر لە تقریبن 20 ڕۆژ لەوە پێش لێ بووم هەر لەوێش ڕستمشتیان گرتم لە هەموو شوێنەکانەوە یاد هەر لەوێش لەو بیناهینمان وەرگرت ڕێز لێنانمان وەرگرت لەنا قوتابخانە بەڵێ 50 ساڵ بەسەر دامەزرانی ئامادەی ئیسلێمانی بەڵێ هێرۆخانێ لێوێ هات بەڵێ فایەکیان تیا ئەوەم زۆر پێخۆشە ئەمێنێ ژوێنەیەکی جوانە ئەمە کوێ وڵا ئەمە لبنانە بەڵێ ئەوە نازەنینی خوشکم ئەمە یەکەمیان جەنابتی نەخێرەوە نازەنینی خوشکمە ئەمە ماڵیان هەبوو لە بێروت بەڵێ ئەوەشیان کچی هێنا قەدریە ڕەفیقمە ئەویان بەڵێ ئەوی تریشیان خوشکە زاکەمە کچی فاتمە قەفتانە ئەوە چین بۆ تەلفری کوشتیوە بۆ ئەو ڕۆژە ئەمە شەر ئەو ڕۆژگارێ بەڵێ ئەوەش هەر ئەو بابەتێ بەڵام مەجموعەیەکی ترین بەهاری خوشکم و بەڵێ لەگەڵیانەیە من ئەمەوێ وێنەی زۆر جوانی تیا بەڕاستی ئەمەش هەر وێنەی جەنابتە بەڵێ ئەوە ناو حەدیقەکەی بە لە وەختی فرسا هەرە هاتین هەمومان لە ناو گوڵ گوڵزارە دانیشتین مامۆستا من تێبینی شتێکەکەم وێنەیە هەستەکەم هەندێک گوڵی تیا گوڵی ئێرە نین بەڵێ هەمووی شقایقن لە هێنەوە هێنا من لە سویسرەوە هێنا من سمەی خۆم هێنام خۆم ئەچوم ناڵم یانی لە سویسرە لە ناو گەشتەکە تا بیری ئەوەت هەبوو هەمووڵم لەوە بوو شتی جوان بۆ ئامادەی بکەم ئێتر ئەنواع گوڵم بۆ هێنا ئەنواع تۆمە هێناش بۆ سەیلاتمە هێنا بۆی کە ئامادەی جوان بێ و ناو دەرکازیاتر و من شتێکی ترم کرد کاک ئاسۆ یعنی بۆ هێم بڵێم ئیزگەیەکم دانا لە ئامادەی سلێمانی کچان ئیزگەی هین ئیزاعی مەدرسی پێوە یعنی من وتم دەگۆی جەڕەس لەسەر تەلەبە و مامۆستا ناخۆشە هەموو پۆلەکانم بەست بە میکرۆفۆنەوە بە خوارەوە بە ئیدارەوە لە جیاتی جەڕەس گۆرانیم بۆ لیان ئاهاتنە دەرەوە بۆ ئیستراحەت زۆر ناوبانی دەرکرد لە هەمووسەیە ئیزگەکە مەرکەزی و لە لای خۆ لە لای خۆمەوە ئێتر لە جیاتی ئەوە هەموو بەرەکانی تەوزیعەکە 12 پۆلم هەبوو بەسەر هەر 12 پۆلەکە لە جیاتی جەڕەسەکە گۆرانیم بۆ لیان و مۆسیقان بۆ لیان بە پێ ئەوە هاتنە دەرەوە لە فرسەکانی شاچوونە ئەم حەدیقەیە دانشن ئەهاتن یانگوست سکوزیدا ئەو گۆرانیەمان بۆ لێبە ئێتر منیش بەدڵی ئەوە خۆیان کاسێتەکانیشانە وەختە کاسێت بوو سیدی و میدی نەبوو خۆیان هێنا ئەمە حەزلەکەین بۆ مالیان ئەوەش هەر ناوبانی دەرکرد زۆر لە جەری دەوشتا باسییان کرد و نووسیان باشە سەد گۆزی دەبنەمەوێ هەندێک ئەمەش هەر ئەوە شەر هەیئەی هینە ئەوە هەموو مامۆستاکان من هەموویان کە ڕەبێتە نابێت زوربیان بەڵێ ئەویان منم و ئەوەشیان ئیتر کافێ ئەوەی پشتنەوە کافێ حەزەکەم یەکە بێکە ئەم داوانە ئەلەم ئەلێرەوە ئەمە چێ ئەوە ستواجدەیە کەرکووکی بوو ئەوە بەدیعایە وەست کافەیە ئەوە نسرینەی وەرزش ئەوە ڕووناکە ئەین ڕەبێ بیناسی ڕووناک هەلی ئەیناسیت ئەم لا نسرین نووری ژنی ئەمەی کامیان تۆ ئەڵێ ئەمەی یەکەم ئەمە کاتی بەبوو لە لامان ئەوە هین بەدیعا هین چی پێڵ عایشە عەبدول عایشە عەبدول ئەویان جەنابتی ئەوە پەخشان مامۆستا عەرەبی بوو ئەوە گوڵشەن خەفاف ئەوە ئەختر خاڵ
ژنی خەسرە و خاڵ ئەوی شەر لە هینەکان ژنی سەرکردەکانی بزوتنەوەی ڕزگاری خۆی ئەوە نەسرین نووری ژنی کا خەسرەوە خەسرە وەزیری پەروەردە مامۆستا خەسرە. باشە ئێمە ئەمانەیە هەندێک ڕسمیتر هەیە لە ژیانی جەنابتە. ئەمە شوێنەیەکی ئەمە سەرچنارە بەڵێ ئەمە دایکمە و منم و منیرە قەفتان و نسرین قەفتانە لە سەرچناریدا لە سەرچنار ئەو سەرچنارێکی سەرشاری بۆ هەڵی کێشین ئەم پیاوە شەرمنە لای ئەم ژنە کوردەواریە سەر و بەستە لەگەڵ جەنابە ئەمە چیە ئەوە هێنا هاوسەرەکەمە هاوسەری جەناب باسێکی کاک محەممەد فازیلمان بۆ بکەن. وڵا فازل ینی خۆی مەحەلی خیاتی هەیە و مۆزەفیش بوو لە محکەمە و لە هشتا حوتا هاوسەرگیریمان کرد و ئێستا سعیدین بەیەکەوە ژین. ئێمە شیوای ژیانێکی زۆر بەختەوەرتان بۆ خوازیین. ئەمەش هەروێنەیەکی تری خزمانەیە. بەڵێ ئەمە لە جەماعەتی خەزورانمە لە ماڵە خەزور. بەڵێ ئەوە هاوسەرەکەمە فازل ئەوەی پشتیەوە ئەمەیان کاکفازیلە بەڵێ ئەوە تایری برایەتی ئەوە ئەمری خوای کرد 4 ساڵ ئەوانی تریش هەموو برازا و خوشکەزاین. بەڵێ لە خزمانن وەنی بڵێ ئەمە ژوێنەیەکی جەنابتە لە دەرەوە. بەڵێ ئەمە لە قوبڕوس لە لیماسۆ لە ناو یەختێکی بەحری لە ناو ئەلبومی بەڕێستا قوبڕوس زۆر دووبارە بێت. چیە؟ آخر ئەوەیە کە نازەنین لەوێ شقەیەکی هەیە لەسەر بەحری متەوەسط بڵێ ئیتر کە ئەچێتە ئەوێ محاولێک ڤیزە بۆ من و ئەو وەختە بۆ دایکشمی وەرەگرت و بۆ هەموو کەس و کار سەردانی ئەو شوێنەکەین بڵێ. یەک وێنەیتر هەیە ئەم وێنەیە حەزەکەم بینەرانی بەڕێز ببینن. بڵێ ئەمە هینی ڕێکخراوەکەمانە ڕێکخراوەکەتان خاریکاری بڵێ ئێمە تدایەوە ئەختەر پەیوەندی پێوە کردم ئەختەر هین نەجمەدین وتی نیازمان هەیە ڕێکخراوێکی مچکە من لە برەوەی خوشکم ئەمری خوای کرد زۆرم پێخۆش بوو ئیتر من لە دەستەی دامەزرێنەرم لەگەڵ ئەم بەڕێزانە بۆ هینی ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشیانی شێرپەنجە. ئەمە شکریەوە ئەمە ئەمیرەوە خۆش ئیتر ئێستا کەمپینمان هەیە کەمپینی بەڵێ ئێستا ڕۆژی پێنجشەمەش ئەچین بۆ هەڵەبجە کەمپینەکەمان لەوێ دیعاە بڵێ کورساتیشیە لەگەڵمانە. ئەمە شوێنێژی جەنابێ لەگەڵ کاکفازیل لە جێشی زۆر ڕۆمانسیە. ئێمە بەداخەوە کات هەموو جارێک ئیتر بەڕاستی ڕێگەمان پێنایە ئەوەندە لەسەر وێنەکان قسە بکەین. زۆر ماندوومان کردی زۆر منی زۆر پێخۆشحاڵ کەسێکی سەرکەوتووی وەکو جەنابێ کە هەتا 2003 لە 61 بۆ 2003 زۆرەکە ماوەیەکی درودرێژە و خزمەتێکی زۆر و کاکاسە بۆرچی شوێنێکە چم تەلەبەکانیانە بەردەم سکوزی دەگیان نامان ناسیتەوە ماشەڵای ئەوش گەورە بوون نەوەڵا ناتان ناسەوە بەڵام هەموو یعنی عیلاقەیەکی خۆشەویستی زۆر دیارە بینمانە هەیە. ئێمە لە کۆتاییە پێش ئەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنین لەگەڵ بەڕێزیشتا من وێنەیەکەگرم بۆی لە پاشە ڕۆژە بێتە وێنەکانی دوێنێ ئەم وێنێژدا ئەنیم بە دواوێنەی جەنابێت لەم بەرنمەیە ئیشاءالله داهاتوو وێنی زۆر باشەگری بەڵام ئەویان دەکەینە ئەوە سەر لەسەر هینی بەڕێوەبردن هەیە ئەوە کاتی بەڕێوەبردن ئێمە ماندوومان کردی زۆر بەعکسەوە کاکە منی زۆر زۆر پێ خۆشحاڵ بووم لە بەبینیتان لە دانیشتنتان خۆشبی سپاس. خۆشەویستانم تا ئەڵلقەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ.